ji Evrûkê heta 10 rojên dî helmeteke sertaserî bû vaksînkirina li dijî sorkan bû zarokên Polayekê heta 6 bineretî dest pê kir. Zêdetir ji 191,000 zarokan li seranserî Herêma Kurdistanê dihêne vaksînkirin. Sorik çi ne? Boçî vaksîn pêwîst e? Ew kesên sorik nehatiye di temenê biçîkatî de mumkin e mezin bin dîsa bihêtê sorik hatînewa û hîn zanin eger sorik bihêne mirovî çil mirovî têt û eger vaksînê jî danin piştî vaksînê tendurustiya zaroka her têk diçîtin. Bi giştî li ser van mijaran ji Diktor Dilovan Mihemed rêveberê giştiya tendurustiya Hewlêrê dipirsim. Diktor Dilovan gelek bi xêr hatiye Kurdistan 24. Carê sorik çi ne? Aya vaksînê danin sorik nahêne zaroka? بەڵێ دەستان خۆش بیتن بەڕاستی ئەو بابەتە بابەتێکی گرنگە چونکە یەکێک لە کارە سەرەکیەکانی وەزارەتی تەندروستی ئەوەیە کەوا تەندروستی گشتیە تەندروستی گشتی بەمانای ئەوە دێتن کەوا بۆ هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی ئەوەی کە ئێستاش ڕاگەیەندرا هەڵمەتی پێکوتە دژی نەخۆشی سورێژە ئەوەیە کەوا یەکێک لە بابەتەکانی تەندروستی گشتیە بە تایبەتی لە بۆ منداڵە چاوگەشەکان کەوا دەبێتە هۆی بەرگری لەش پەیدا دەکا بۆ منداڵەکان دژی ئەم نەخۆشیەوە بۆ ئەوەی توش نەبن. نەخۆشی سۆرێژە یەکێک لە نەخۆشیە ڤایرۆسیەکانە دەگوازرێتەوە لە منداڵێک بۆ منداڵێکی تر. ئەوە بە تایبەتی لە قوتابخانەکان زۆر جار ئێمە دەبیستین ئەو کەسانی کەوا توش بووینە دەڵێن لە قوتابخانە منداڵێکی تر تووشی سۆرێژە بووە ئەوی تریشی توش کردیە. ئەویش بە هۆکاری ئەوە دێتن کەوا ئێمە خشتەیەکی ڕۆتینی پێکوتەمان هەیە لە هەموو بنکە تەندروستیەکانی ناوشار و دەرەوەی شار هەیە کەوا منداڵ لە سەرەتای لەدایکبوونیەوە تاک و تەمەنێکی دیاریکراو پێویستە چەندین پێکوتە هەیە وەری بگرێتن بە هۆکارێک یان هۆکارێکی تر فاکتەرێک ئەوانە هەمووی لەوانەیە منداڵەکە ئەو ڤاکسینە وەرنەگرێتن دەبێتە هۆی ئەوەی کەوا تووشی نەخۆشیەکە بێتن و خەڵکانی تری زیاتر توش بکاتن و بە تایبەتیش نزیکەی 4 ساڵ تا 5 ساڵ جارێک نەخۆشی سورێژە سەر هەڵدەداتەوە ئەوانەی کە ڤاکسینیان وەرنەگرتیان پێکوتیان نەکردیە بۆیە وەکو سیاسەتی وەزارەتی تەندروستی ئەوەیە کەوا پێکوتە هەڵمەتی پێکوتە بکرێتن چەند ساڵێک جارێک بۆ ئەوەی ئەو کەسانێکەوە پێکوتیان وەرنەگرتیە هەتا منداڵەکانی تر توش نەکەن. سنووری ڤاکسینکردنا li dijî sorka di temenê zaroka de tenê yek car nîne her çend sala dihête dubare kirin aya vaksînkirin dibîte eger ku sorik nehêne wî zarokî? خۆی ڤاکسینەکە پێویستە لە تەمەنێکی دیاریکراو کە لە منداڵیە بنێن لە تەمەنی تاوەکو 1 ساڵی پێویستە جارێک وەربگرێت دواتر لە تەمەنی 4 تاکو 6 ساڵی جارێکتر وەربگری وەکو ڕۆتینی بەڵام ئەوەی کە هەڵمەتەکە دەکرێتن هەموو منداڵەکان دەگرێتەوە بۆ ئەوەی ئەو پێکوتەیە وەربگرن بە تایبەتی ئەگەر ئەوانەی کە بەرگری لەشیان لۆ دروست نەبووە بۆی بەرگریەکان لۆ دروست بێتن و خەڵکی تر توش نەکەن بە دڵنیاییەوە ئەو 4 ساڵ 5 ساڵ زارێک بۆ ئەوە هەڵمەت وەکو هەڵمەت دەکرێت دەنا کاتەکانی تر خشتەی ڕۆتینی هەیە دەتوانن پێکوتەکە وەربگرێ منداڵەکان لە قوتابخانەکانیش دیاری کرایە چونکە زیاتر لە قوتابخانە دەگوازرێتەوە لە یەکێک بۆ یەکێکی تر و بەڕاستیش بەداخەوە هەندێک زار هەیە ئەوانەی کە توش دەبن لەوانەیە مزعفاتی ترسناک دروست ببیتن یان ماکی گەورە دروست ببێتن و مەترسی لەسەر ژیانی منداڵەکە دروست ببێت لە ڕێگای ئەو هەڵمەتەوە کیژن ئەو زارۆکێت کو حساسیت هەیت بە ڤاکسینکردنە یان ژی ئێشەکە هەیبوون منە خودێنەکەت نابیتن ئەو زارۆک بهێنە ڤاکسینکردن یعنی تیمێن تەندروستیە لەسەر ڤان مەرجان ڕادواستن یان ژی عەشوائیە ڤاکسینکردن نانە بە دڵنیاییەوە ئێمە تیمەکانی تەندروستی بۆ نمونە ئێستا لە ناو هەولێر لە سنووری پارێزگای هەولێر ئێمە 368 تیممان هەیە هەر تیمێک پێک هاتووە لە 3 کەس یەکێکیان ئەو کەسێک کە پێکوتەری پێدەگوتری ئەوەی کە پێکوتەکە لێدەدا یەکێکیان تەزیل دەکاواتە تۆمار دەکا ناوەکان و هەروەها یەکێکی تر هەیە ڕێنماییان پێدەدات بە منداڵەکان و پرسیاریان لێ دەکا پێش ئەوەی پێکوتەکە وەربگرێ ئایا هیچ نەخۆشیەکی هەیە یاخود حساسیەی هەبووە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەو پێکوتانە حساسیەکی ئەو تۆ دروست ناکاتن بۆیە دەتواندرێت بە دڵنیاییەوە بەبێ کێشە لە بۆ هەموو منداڵێک
بەکاربێتن بۆیە ئێمە لە هەڵمەتەکەش چەند جارێک دووپاتی ئەومان کردیتەوەکەوە دایکان باوکان منداڵە چاوگەشەکان هان بدەن بۆ ئەوەی ئەو پێکوتەیە وەربگرن و کەس ڕەتی نەکاتەوە چونکە کاریگەری دەبێت لەسەر سەلامەتی ئەو منداڵانە و ئەو منداڵانەی کە لە قوتابخانەکانیش لەگەڵیان لە خوێندن لەگەڵیان باشە ممکنە ژ جارێکی زێدەتر سوورک بهێنە مرۆڤان یان ئەو زارۆکێن دە زارۆکات یاخودا سوورک نەهاتینەوەن ممکنە تەمەنەکی دیدا دیسا سوورک بهێنێ خۆی یەک زارە دواتر ئەوە بەرگری لەش لە بۆیان دروست دەبێتن بەڵام وەکو پێکوتە ئەو کەسێک کە پێکوتە وەردەگریتن 1970 با بڵێن بەرگریەکەی لەشی دروست دەبێتن ئەو بەرگریە وای لێ دەکاتکەوا تووشی نەخۆشیەکە نەبێت بەڵام زۆر شوێن هەیە بە تایبەتی هەندێک زار هەیە دایک و باوکان منداڵەکان لە کاتی خۆی نابن لە بۆ پێکوتەکە وەربگری کە لە ماوەی ڕۆتینیەکەی خۆی پێویستە پێکوتە وەرگریرا بێتن بەڵام لەگەڵ ئەو هەڵمەتانە کە ڤەردەکرێتن و ڤاکسینەکە وەردەگرێت ئەوش کاریگەری لەسەر ئەوەی دەبیکەوە بەرگری لەش لە بۆ ئەو منداڵەت دروست بکاتن هێژای دکتۆر دلوڤان محەممەد ڕێبەبەری گشتیە تەندروستی هەولێرێ گەلەک سپاس